گەرچی پەرلەمان باڵاترین دەسەڵاتی چاودێری و یاسادانانە، بەڵام لاخوری چوارەمدا بەهۆی دەسوەردانی حیزب و حساب نەکردن بۆ یاسا و ڕێزنەگرتن لە دامەزراوەکانی هەرێم دەرگا بەڕووی پەرلەمانتارانی داخرا. ڕاستەوخۆ هەڵبژاردننی پەرلەمانتاران لەلایەن گەلەوە وای لە پارتی دموکراتی کوردستان نەکرد سڵ لە داخستنی بکاتەوە و بۆ ماوەی 2 ساڵ باڵاترین دەسەڵاتی چاودێری و یاسادانانی پەک خست. ئەوانەی کە دەستیان بوو بۆی کە پەرلەمانی کوردستان وەکو بڵێ بە ڕۆڵی خۆی هەڵنەستێتن و لەمپەردا بنین بۆ پەرلەمانی کوردستان خۆ دیارە حزبی دەسەڵات بوو کە بە تایبەتی هەموو جومگەکانی دەسەڵات لای ئەو حیزبە بوون و دوای ئەوەی کە دەست برا بۆ کەیسی سەرۆکایەتی هەرێم کە یاساکەی بەسەرچوو بوو دەبوو ئەو یاسای هەموار بکرێتەوە، ئەوە هۆکارێک بوو بەڕاستی بەداخەوە خوازیارم کە لە داهاتوو ئەو دەستکاریە فاحیشەی کە هەبوو لە ڕابردوو بۆ ئیشوکاری پەرلەمان و بۆ سوکردنی ئەو دامەزراوە گرینگە ئەوە دووبارە نەبێتەوە و پەرلەمانتارەکان بە ڕوحێکی هاوکاری و هەماهەنگی ئیشوکارەکانی خۆیان ئەنجام بدەن و بتوانن کە ڕۆڵێکی چاکتر و باشتر ببینن و ئەو پەرلەمای کاراتر بکەن بۆ چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان. تەزویر و ساختەکاریەکانی پارتی و یەکێتی لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بووەتە هۆی بێنرخکردنی پرۆسەی دێموکراسی و دەستاودەست و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات. بە بڕوای چاودێرانیش هەنگاوەکانی ئەو دوو حیزبە ئامانزدارە و حساب نەکردنە بۆ ئازادی تاک و دەنگدەرانی کوردستان تا بە پەرلەمانتاری ساختە و تەزویر پەرلەمانی کوردستان بێڕۆڵ و کاریگەر بکەن. لە ماوەی 2 ساڵی حکومڕانی کە بەرەی ئۆپۆزیسیۆن دەستەی سەرۆکایەتی لەلا بوو، بینیمان کاتێک پەرلەمان ویستی بە ڕۆلی ڕاستەقینەی خۆی هەستێ مەکتەب سیاسی حیزبەکانیان نەیانهێشتە پەرلەمان ڕۆڵی خۆی بینی و ڕێگری لە سەرۆکاتی پەرلەمان کرا. ئەمەش باشترین بەڵگەیەوەی کە هەردوو هێزی دەسەڵاتدار لە باشووری کوردستان پەرلەمانی کوردستانیانەیە بەکاری بێنین لە پێناو بەرژەوەندی شەخسی خۆیان و حیزبەکانیان و کە گەورەترین بربەستە لە بەردەم بەرەو پێچوونی پرۆسەی سیاسی دیموکراسی و دەستاودەستکردنی دەسەڵات لە باشووری کوردستان و گەورەترین کۆسپە لە بەردەم سەروەرنەبوونی یاسا. بەپێی یاسا دەبێت هەر 4 ساڵجارێک پرۆسەی هەڵبژاردن ئەنجام بدرێ و هاوڵاتیان نوێنەری خۆیان هەڵبژێرن، بەڵام لەمەشدا بە بیانووی جۆرا و جۆر جووت حیزبی دەسەڵات لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆی ڕێگریان کردووە. بە جۆرێک دەبوو ئێستا خولی هەشتەمی پەرلەمان دەست بەکار بووایە، بەڵام بەهۆی ناکۆچی و بەرژەوەندیە تایبەتەکانی پارتی و یەکێتی هەفتی تشرینی دووەم پەرلەمانتارانی خولی پێنجەم سوێندی یاسایی دەخۆن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.